پاش لاوازکردن و کۆتایهێنان بە توانستی لەشکری داعش بەڵام چارەنووسی هەزاران جیهادی و شەڕکەری بیانی دەبنە پرسێکی ڕژد و پڕبایەخ بۆ ناوەندەکانی لێکۆڵینەوە و شرۆڤەکاری تیرۆریزم لە جیهاندا. شەڕکەرە بیانیەکان لە 120 وڵاتی جیهانەوە هاتوون، هاوکات بە ئەندازەیەک فرەڕەگەزن و لە نەتەوەی جیاجیا و لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەمەرەنگن بەڕادەیەک ڕوبەڕووی ئەو گرفتە بووینەتەوە کە بە تەنها لە ڕێی شەڕکەرانی بیانیەوە لەوە تێدەگەین لە چی پێکاتون و تا چەند ئاڵۆزە کە بریتین لە کارکتەری هەواڵگیری و ڕۆڵی حکومەت و کارکتەری نێونەتەوەی و خەڵکانی ئاسایی. بەڵام های ماڵکا پێی وایە گرفتەکە لەوە گەورەترە کە تەنها کورد بکرێتەوە لە هاتنی جیهادی بیانەکاندا. شەڕی ناوخۆ ململانەی ناوچەیەکان و لاوازی حکوومەتەکان تێگرابوونەتە هۆی دابینکردنی ژینگەیەکی لەبەر بۆ جیهادیە بیانەکان. من نامەوێت ئەم هەڕەشەیە لە سووریا و عێراق و لیبیادا کورد بکەمەوە، بەڵام گرفتەکەوەیە کە لە وڵاتی سەرچاوە بە لێشا و جیهادیە بیانەکان بەڕێدەخەن بۆ ناوچەکانی شەڕ. هاوکات جەنرال ناگاتا بەڕێوەبەری استراتیژی ئۆپراسیۆنی پلان لە سنتەری نیشتیمانی بۆ لە ناوبردنی تیرۆر لە وەڵامی پرسیارێکی بەشی کوردی دەنگی ئەمریکادا سەبارەت بەوەی ئایا سەرچاوەدارایەکانی داعش لەکوێوە دێن؟ خەڵکانێکی زۆر لێشاوە کارکتەر چەندین ڕێکخرا و چەندین کۆمەڵگا هاوکاریانن. ڕەنگە ئەمە وەڵامێکی تاوەتی نەبێت، بەڵام بەر لە هەر شتێک داعش خۆی بۆ خۆی پشتیوانی خۆی دەکات بە هەڵسەنگاندنی من و ئەزمموی تایبەتی خۆم سەرکەوتوترین ڕێکخراوی تێرۆریستیە کە تا ئێستا بینی بێتم توانای بەرەمهێنانی داهاتی خۆی هەبێت. بەڵام یەکێک لە شیکەرەوەکان بابەتێکی دیکەی وروژان کە زۆر جێی بایەخە. تازە لە گەشتێکم بۆ ڕۆژهەڵاتی ئاسیا گەڕاومەتەوە لە فلیپین و سنگافورە و تایلەند و ئەو ناوە. من لەو باوەڕەدام لە وڵاتان لە ڕووی میدیاییەوە بایەخێکی زۆر بە دەوڵەتی ئیسلامی داعش دەدرێت بە مەبەستی پیشاندانی ناشرینەکانی. بایەخدان بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا و لێکۆڵینەوە لە توندڕەوی و جیهادگرایی و سەلەفیزم ڕەنگە هەنگاوی داهاتووی ئاسایشی و لێکۆڵینەوەی ناوەندەکانی نێشتنی تیرۆر بێت. بەڵام ئارۆن زێرێن لە پەیمانگای واشنتۆن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی دوور بازە مەترسی جیهادەکانی ئەوروپا دەکات. زۆربەی وڵاتانی ئەوروپا زانیاری تەواوەتی لەسەر هاوڵاتیانی خۆ و ئەو کەسانەی کە هاتوونەتە ناو وڵاتەکەیانەوە کۆناکەنەوە. لە ڕاستیدا ئەمریکا ئاگادەرەن دەکاتەوە کە یەکێک لە فەڕەنسەوە دێت بۆ ئەڵمانیا، بەڵام ئێستاکە بە شێوەیەکی باش لەنێو خۆیاندا زانیاریەکان هاوبەشت پێ دەکەن، نەک تەنها سەبارەت بەو کەسانەی لە دەرەوەی وڵاتەکەەوە دێن، بەڵکو ئەوانەشی کە لە وڵاتەکەدان لە وڵاتێکەوە دەچن بۆ وڵاتێکی دیکە. ئەی باشە ئەو هۆکارانە چین کەوا لە جیهادەبیانەکان دەکات کە لە وڵاتانی خۆیانەوە ئەو سەرکێشێ بکەن و ببن بە جەنگاوەری داعش. بزوێنەرەکان بە تەواوی هەمەجۆرن کەوا لە پیاوان و ژنان دەکەن ئارەزوو بکەن لە وڵاتەکانی خۆیانەوە یان لە هەر شوێنێکی دیکەی جیهانەوە سەفەر بکەن و پەیوەندی بکەن بە داعشەوە. تا ئێستا لەوە تێناگەین بە سادەیی دەزانین کە هەندێکیان بۆ سەرکێشی دێن، هەندێکی دیکەیان دێن بۆ ئەوەی شەڕ بکەن لە پێناو ئایدۆلۆژیای جۆرا و جۆرەکانی داعش. هەندێک بە دوای توندڕەوی و زەبر و زەنگدا دەگەڕێن، هەندێکیان باوەڕیان وایە کە شتگەلێک دەدۆزنەوە بە ناوی دادوەریەوە، هەندێک دەچنە ناویان تەنها لەبەرەوەی لافیتە و ئاڵەکانی داعش بشکێننەوە. لە کۆتاییدا ئێمە هەموو هۆکارەکانی هاندانیان نازانین. دەرەنجام چارەنووسی جیهادیەبیانەکانی ناو داعش دوا بە دوای ئازادکردنەوەی موسڵ و ڕقا نەوەک تەنها ئەمریکای سەرقاڵ کردووە، بەڵکە تەواوی جیهانی لە بەرەنگاربوونەوە و لە دۆزینەوەی ڕێگەچارە و پلانی استراتیژیدا کۆ کردوتەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.